خانەیە لە شارە سڵاو لە مامە کارزان بەندێ دڵێم سەد بارە سڵاو لە خاڵە ڕێمی سڵاو لە مامە بێرون بۆ تۆی دڵێم دووبارە سڵبۆ ڕۆمانی حاجی ئەو نەستاوە لەو شارە سڵاو لە مامە فەرمان بۆی دڵێم لە قەرارە یەتەرگی زەلەمیەتە ئیچی ئیچی دۆردێتە یەتەرگی زەلەمیەتە ئیچی ئیچی دۆردێتە بڕاگ یەکەمە بڕاگ هەڵام بەنی دەلێتە هەدەیتە لامەوە سەلاز و مەکرێ دەکەی بێرێن شت کردووە جواتن و تەوانەکەی لەلای هەموو ئەو گوڵێ دەکەی باسی من بکەی چەند جوانات و شۆ دەکەی خوشمی لارەی مەمەکەی بەندێ لە بۆمان بێرون ئەو بەندەی پێشکەش دەکەین یا ڕەبی تەمەند درێژ بێ ئەو سڵاوەی لێ دەکەین سلەیمانی مەشهورە بەخۆی و جاگوارەکەی سلەیمانی مەشهورە بەخۆی و جاگوارەکەی ئەوەش حەمەل سووریا لێی لە جێگرنەکەی ڕۆمانی حاجی محەممەد هەردوو چاوی باش دەکەین کاکچالەکی مۆبایل ئەو بەندەی عەرەز دەکەین لە بۆ ڕێبینی حاجی ئەو بەندەی پێشکەش دەکەین بۆ کارزان و فەرمان لێی لە جێگرنەکەی لێتەرگی زەلمیەتە ئیچی ئیچی دۆردێتە لێتەرگی زەلمیەتە ئیچی ئیچی دۆردێتە بوراک بەکەمە بوراک ئەنام بەڵی دەلێتە منیش وەکو کارزانم گوڵەکەم زۆر حەزم لێتە ئەی چاومانەوە سەرشوانە هەی لە بازاری جوانیدا 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 ماشەڵە جوانە پەروین لە بازاری جوانیدا ماشەڵە جوانە پەروین سەرنجی ڕاکێشاوم سەرنجی ڕاکێشاوم بەژی خاو و چاوی شیر هەدڵم لە دەورێ گەرم تاقاڵی لەسەر زەوین خۆشەم ماچی لێویکەی شیرینە بەبێ دەیەنجوین ڕێبینی حاجی خالید بۆ تۆی دڵێم بە یەقین کوڕی حاجی خالیدا سڵاو لە مامە ڕێبین ئەو بەندە بۆنەوە توە پێشکەشە بەمە بێبین یادەرگی زەلمیەتە ئیچی ئیچی دۆردێتە یەتەرگی زەلمیەتە ئیچی ئیچی دۆردێتە بوراک یەکەمە بوراک